ئایا مژدەی بەهەشت بە هیچ کەسێک دەدرێت کە لەسەر زەویە یاخود بەهەشتی پیشان بدەن جگە لە پێغەمبەران و ئەولیاکان؟ قوربانگیان ئەوەی کەوا با بڕوونەوەکەم گیان مامۆستاگیان العفو پێش وەڵام بدەیتەوە. مامۆستاگیان برایەکم هەبوو ئێستا کۆچی دوایی کردووە، خوا لێی خۆش بێت لە ئەجمەعین. مامۆستاگیان ئیشی گرانی هەبوو، سەرەتانی هەبوو، نزیکەی 2 ساڵی خایاند و کۆچی دوایی کرد. مامۆستاگیان زۆر زۆر شاکر بوو لەسەر ناخۆشیەکەی خۆی، ینی بە حیاتی خۆم کەسی ئەوهام نەبینیوە ئەوەندە لەسەر نساغی خۆی شاکر بێت. مامۆستاگیان 3 مانگ نیو من لە لای بووم لە ژووری ئەو بوومە لە خەستە بوومە، 3 مانگ و نیو ینی لە دهۆک بوومە نەهاتیمەوە ماڵی خۆم لەبەر خاتری چاوی ئەو. ینی مامۆستاگیان لەسەر حاڵی خۆی زۆر کات بە ئێمە دەگریا، دەیوت ئێوە ماندوو بوویتانە بە من، ئێوە تەعابتان خواردووە بە من، بڕنەوە ئیستراحەت بکەن. مامۆستاگیان کارشەکەی گرانی گرتبوو، سەفحەیەکی لای ڕاستی هەمووی ینی دەندەلەکانی هێستگت بژماردا، سەرەتان ئەوهای لێ کردبوو. مامۆستاگیان لەسەر ئەو حاڵ و ئەو ئازارە زۆر زۆر شاکر بوو. مامۆستاگیان ڕۆژێک دانیشتووم لەکنی بووم، پێکەنی بانگی منی کرد، وتی وەرە محەممەد، وتم بەڵێ برام پێکەنی، وتی وەرە تەمەشایکە سەری دەرکاکەی دەکرد. وتم ئەوە چیە لەوێ؟ وتی وەرە چاکە ئەو جەماعەتە هاتگن منیان دەبەنە بەهەشت، هاتگن بەدوی من. وتم کا بەهەشت؟ وتی ئەوە تا بەهەشت لێرەیە، ینی سەری دەرکای دەکرد و پێ دەکەنی. وتم برام منیش لەگەڵ خۆت بە بەهەشت، ئەمنیش دێم لەگەڵت، منەوە چەندە لەگەڵ تۆمە 3 مانگە. وتی نە، ئێستا 15 ڕۆژ 10 ڕۆژ ئاوا پێش وەفاتی بکات، ئەو مژدەیان پێدا لە ئێستا ساغ بوو. وتی هاتینە منی دەبەنە بەهەشت. وتم برام منیشی لەگەڵ خۆت بە بەهەشت، منیش لەگەڵ تۆمە، وعدم بە دایکم داوە لەگەڵ تۆ نەبێت ناڕۆمەوە. وتی نە، وتی ئێستا ئێوەی نابم. وتی من هاتوونە منی دەبەن، بەڵام من ئێوەی نابم بەهەشت. تلك عاجل بشرى المؤمن قوربانگیان ئەوە مژدەی خوای پەروەردگارە بە ئیمانداران هەیە لە کاتی سەرەمەرگە ئەو مژدەی پێدرێت. و کەسێک بە سەرەتان مردبێت، سەرەتان لە طاعونە، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم المطعون شهيد، ئەوەی بە نەخۆشی طاعون ئەمرێت، بە نەخۆشی سەرەتان ئەمرێت، شەهیدە، پلەی شەهادەت وەرەگرێت. و شەهیدش خوای گەورە لێی خۆشە بێ و ئەی بەخشێ و ئەی با بۆ بەهەشت. وی قوربانگیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیدا مژدەی بەهەشتی دایە کۆمەڵی لە سەحابەکان، لەوانە ئێمە 10 مبەشەرەمان هەیە: ئەبوو بەکری سەدیق، عومەری کوڕی خەتاب، عوثمانی کوڕی عەفان، عەلی کوڕی ئەبی تاڵب ڕەزای خۆیان لێبێ، ئەمانە یەکێ بوون لەو کەسانی کە مژدەی بەهەشتی دراوە پێی. بیلالی کوڕی ڕەباح، بیلالی حەبەشی یەکێ بوو لەو کەسانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی لە بەهەشتا لە پێش منەوە ڕێتە کرد، من گوێم لە خشەی پێڵاوەکانت بوو، نعلەکانت بوو. بۆیە قوربانگیان کەسش هەیە لە سەرەمەرگە بە خەڵکەکەی وتووە بشنە دەرەوە میوانم دێت. هەل لە یعنی لە کوردستان باوکو براکانی کلۆتە دەرەوە تۆتی کۆمەڵی میوانی تایبەتم دێن، زۆر جیاوازن کە ئەوانی کردوتە دەرەوە گویان لە دەنگی بووە قسەی لەگەڵا کردوون و ڕوحی دەرشووە. و باسی شێخ شەعراویەکەن بە قسمەت کچەکەی باسێکە، ئەفەرمێ پێمانی وت بڕۆنە خوارەوە من میوانی تایبەتم دێت. ئەڵێ خانۆکەمان دووقات بوو کە چووینە خوارەوە، جۆمان لێ بوو باوکم قسەی لەگەڵا کردن، کە هاتینە سەرەوە سێرەکەین باوکم ڕوحی دەرچووە. ئەمانە هەیە. خۆی گەورە لە براکەت خۆش بێت ئینشاءڵڵا. ئەوە مژدەیەکی زۆر اللهم آمین. مامۆستاگیان بەڕاستی مامۆستاگیان ینی تا ئێستا کەسی ئەوهام نەبینیەوە لەسەر ناخۆشی خۆی ئەوەندە شاکر بێ. زۆر زۆر شاکر بوو، خزمی خۆمان هەر لەوێ بوو، لە لای ئێمە بوو. ینی مامۆستاگیان زۆر کات حاشا کفری دەکرد، دەیوت خوا بۆ وای لە من کرد، بۆ وای لە کەسێکی تر نەکرد، من بۆ وام لێ هات. بەڵام ئەو هیچ کات ئەوها نەبوو، ینی زۆر شاکر بوو، زۆر زۆر. مامۆستاگیان زۆر کات برادەرەکانی هەر بە خۆمان خەونی پێدەبینین لە دەرینە یان لە شوێنێکین لە پیاسێکین کە دەبێتە ئێوارە مامۆستاگیان دەڵێت کاتی من هاتیە ئەمن دەڕۆم، دەبێتە فریشتە، ینی وەکو فریشتە باڵ دەگرێت دەڕوات بە عەسمان دەڕوا، لەگەڵ ئێمە نایەتەوە ماڵەوە. خۆی گەورە لەو برایەت خۆش بێ براکەم، خۆی گەورە عاقیبەتی ئێمەش بەخێر بگێڕێ یا ڕەب. ئێمە شەر بە شوێنی ئەوە ڕۆین، کەس ڕزگاری نابێت.